لە کەسایەتی هەواڵی شەیدا سەری ڕێز نەوی دەکەینەوە هەموو شەیدانەوە بیرەهێنینەوە بەداخەوە جارێکی دەستی خیانەت دەستی ڕەش دەستی تیرۆر دەستی ناپاکان و ناحەزان ئەم خاکە ئەم نیشتیمانە ئەم وڵاتە گەشتە کەسێکی ئازادی خواست کەسێکی پێشەنگ کەسێکی شۆڕش کە لە هەموو ژیانی خۆی لە پێناوی ئازادی لە پێناوی وڵاتەکەیدا بەخشیوە کەچی لە شارەکەی خۆیەوە یەتە ئێرە کە باشووری کوردستان خاکی میزۆپۆتامیایە لە خاکی میزۆپۆتامیا کەسێکی تر کە لانکەی میزۆپۆتامیلانکەی ژیانە ئێرە پێمان ڕەوانە بین لێ دوژمنان یان لێرە شەهیدمانەکەن. ئەمە یەکەمی شەهیدمان نییە و دوایمی شەیدیشمان نەبێت دیارە ئەوەی دوژمن کەسەکانی ئێمە ناز دەکەن ئێمە خۆمان نازیان ناکەین نایان ناسین دژمنان هەمیشە بە دوای ئەوانەوە کە بوونەتە پێشنگ دوای ئەوانن کە تەسلیم نابن خاک نافرۆشن وڵات نافرۆشن هەمیشە لە کەسانی پێشنگە ترسن بۆیە دێن یەکەیە کە کەسە پێشنگەکان هەڵەبژێرن کەسە پێشنگەکانەکەنە ئامانج و ئەو دەستە خاین و خیانەتەی کە لە باشووری کوردستانە پەرەی سەنیوە ئێمە ڕووەکەینە دەست ئەو دەسەڵاتی کە ئەمڕۆ بەناو دەسەڵاتی باشووری کوردستانە بەڕێوەبەری باشووری کوردستانە ئێمە بە ئاسایشی سلێمانی بە ئاسایشی هەرێم بەگشتی ئەڵین کووە ئەو هەموو کامێرەی کە لەسەر جادەکان داتان ناوە بۆ پارێزگاریکردنی گیانی هاوڵاتیانە بەڵام ئەمڕۆ بینیمان ئەو کامێرانە بۆ سیخۆڕیکردنە بەسەر ئازادی خوازانەوە ئەگینا ئەبواە ئەو کەسێک کە هەواڵ شەهیدەکە یەکسەر بیان گرتا و تەسلیمیان بکردا و ڕاپێچیان بکردایە و ئەبینین ئەوەی کە ئەمڕۆ لە باشووری کوردستانە وڵات بەڕێوە بە ئەوی جارێکی تر تەسلیم بووە ئەوی جارێکی تر خاک وڵاتی فرۆشتۆ میلەت و گەلەکەی خۆی فرۆشتووە لە پێناو بنەماڵەکەیە لە پێناو ژیانی ڕەفاهەت و شاهانەی خۆیە ئەبینی کە دەوڵەتی تورکیا چەند بە ئاسانی لێرە ژیانەکات لە شوێنە ڕاقیەکانە ژیانەکات لە وڵاتی ئێمە تەراتێنەکات و بە چەندین بارگای داناوە بەڵام هیچ کەسێ بۆی نییە بەڵام ئازادی خوازێکە لە شوێنێکە دەرکەوێڵە ئێوە خۆتان پارێزن ئێمە لەسەر وڵاتی خۆمان لە ماڵی خۆمانە لە ژیانی خۆمانە خۆمان بۆ کێ پارێزین ئێمە لە دوژمنان ناترسین ئەوانەی کە ئەمڕۆ شەهید دەکرێن ئەمنە ژیانیان خۆشەوێ ئامادەن لە پێناویان شەهید بن بۆیە هەمیشە پێشەنگەکانی ئێمە شەهید دەمن لەبەرەوە تەسلیم بوون نازانێت بەدڵنیایەوە نەک سەرکەوتنی ئەردۆغان ئێمە زانین سەرکەوتنیە بە تامی شکستی هێنا لەبەرەوە بینیمان چۆن لە ناوخۆی تورکیادا ئەردۆغان شکستی هێنا مانەوە نەبووە کار دەسەڵاتی کە دەدەست چووکە بۆ ماوەی 20 ساڵی ڕابردوو بە درێژایی مێژووی تورکیا ئەمە یەکەمین جارە کە فاشستی ڕەگەزپەرستە کە بەرامبەری ئۆپۆزیسیۆنێکی حقیقەت هەبێت و بێت لەو بدات و ئەوی قبوڵ نەکە و ئەو ناڕازبێ هەر هەتا لەناو خۆیانە فاشستەکان لەناو خۆیانە ئەویان قبوڵ نەبوو ئەمە خۆی پێڵین سەرکەوتنێ بە تامی شکستێنای و بەڵام بەداخەوە ئەبینین ناوخۆی خۆیان پێیان قبوڵ نییە بەڵام یین سیرەکەین کوردە خائینە خۆفرۆشە تەسلیم بووەکانی ئێمە جارێکی ترێکەنەوە بە پاڵەوان و لەسەر قوتی خەڵک لەسەر ئابووری گەلی کورد جارێکی تر ئەردۆغان بە پێوەیەڵن و ئەبنە قاچ و داردەستی ئەردۆغان و ئەردۆغان وەکو کەسێک کە هیچ بەهایەکی بۆ گەلی کورد نەبیابین لە ڕاگەیاندەکان چۆن سوکاتی بە گەلی کوردەکەن وەزیرەکانیان چۆن سوکاتی بە گەلی کوردەکەن بەڵام بینیمان چۆن لێرە خائینە خۆفرۆشکان کە خۆیان بە سەرکردە هەچەند بێ سەرکردەی کوردن لەوێ بینین چۆن سەرکەوتنی ئەردۆغان و جارێکی تر هێنانەوەی ئەردۆغانیان لێرەوە پەیامی بۆ نێرن و خۆشحاڵی خۆیان دەرەبڕن و ئیسلامی سیاسیەکانی ئێرەکە لەژێ دینە خەڵکیان لە باشووری کوردستانە فری و داوە بەڵام سیرمان کرد بە ئاشکرا بەبێ شەرمانە ئەم جارە ڕووی ڕاستەقینەی ئەوان ماسکەکانیان لابرد و چۆن پشتیوانیان لە کەسێکی فاشستی ڕەگەزپەرست کرد کە ئەمڕۆ خاک و ئاو شەرەف و وڵاتی ئێمە داگیرەکات بۆی ئێمە نەفرێت لەو کەساناکەین نەفر ئەوانە بێبەرین لەگەلی کوردەوانە مێژوو حقیقەتی ئینسانەکان دەرەخات و لەناو مێژووە لاپەڕەیەکی ڕوون و سپی نەماوە بۆ ئەوانە تەنیا ڕووی ڕەشیان نەمێ لەناو خەڵکە ئەوانە ئەمڕۆ هەموو کەس ئەیان ناسێت کەیکێن ئەوانە خاک فرۆشن وڵات فرۆشن میلەت فرۆشن ئەوانە کەسانی خاین و خیانەت و تەسلیم بوون و لەرزۆکەکانی گەلی کوردن بۆیە دژمنان هەمیشەیان کوردێکی ئازاد کوردێکی نوێ بە قوبوڵێتی ئەوە نیە کە کوردێک ئەمڕۆ فکرێکی نوێ ناسێ لە سەتاسەری ڕۆژهەڵاتی ناوین و سەتاسەری جیهاندا بۆتە سمبۆل و نەک تەنیا گەلی کورد لەوە دەرچووە کە ئەم کوردە بڵێ من
دولت ما أومان تبرن كأمر الرشالات ناوينش لسر قاشي أو فكرة ولا سر أيديولوجية أو فكرة أشتي أزادي وآرامي بيكويني أو فكرة داوي أشتي أزادي بيكوجيان وديمقراطي جلانكات يما هيجي ترمانة يما همو قالوا كمين وزورة كان بيكو قبوله كانوا دس خينا ودس يك وأوان الرد كانوا كأمر بنا تخاين وخيانة وفرشي لرجاري كي تسري رزنا ويدا كم بو شهيد وبلكساتي شهيد أم شهيد دا قش شهيداني أزادي خاص ببيره هني نوا شهيد نامريا سربرزي ونمري بو شهيدان بو رجاء أزادي وسوزدين نكجاري 100,000 جار لسر مزاري شهيداني مسوزدين كريو ريبازيان بردوام بيت رجاء هناك بدل نهاية وما كاتيا كشهيد بأونيت الرقص ترتربين أونيت اللي سريو ريباز من بردوام بين ويما نك كسي شهيدا كان دكسي تل أشياء تجيكان لبروا أو الناتو عن الرجالي إما تاريخ بكني إما بجنجي دسمان بكرو بجنجيش سرد كينو كوربرا بولت قالي إما أجر بقر همو دنيا بيت دزريجينا كتسر هيج قالي هو همو دنياش دزريجي كتسر إما بربتشي دينه هو ده برنجاري لو خاكون اجتماعي خمانكين وأوانا نابت تشاوتر سيناري إما بالكو أوانا سوربوني إما أوانا رقصتور بوني إما أوانا جاري كتير نفرد لخيانة كاران ولوانا كين كأمره بشجيري أردوغانيان كين وإما بردوامي بخباتو تيكوشاني خمانة دي حوال ما حوال حسين عراسان روجا جمعه هر لبدري ريخ رواما تقلي هاتا كرن دوایی نقاشخانه شهر دهن ساعت 4 بیانی جیانا خود دستا اما لیره نزدیک 2 ساله دهان حوال ما لسلیمانی تقلی هاتا کرن هاتن ترور کرن اولا همو فایل وی آشکرا بو فایل وی دولت ترک بو مخابن حتی نه جبوی کو پیشیا و بید گرتن بی کس بی آگاهی لحولیر هاتنا ترور کرن لدهوک هری داوی رهوال ما دیسا ناوی و حسین و فامیل مول هاتا ترور کرن ایدی بس المالین ما دهان جاران وی داره داخویانی داینه و هر چاپمنیا لیره جه رخنه که بو چاپمنیا لیره ما گوتی ام پنابرین سیاسی نفسالان ما باکو نوا سیاستی دا جه گرتینه ما هیچ حزبان و گره ندن ما نکنه هدف ام سیاست مدارن اوه روشه که پر نخوشه که باجاره که کردستانه ولات پارزین کرد سیاست مدارین کرد تینا ترور کرن و هیچ کسک ناید گرتن اوه سناریو که لیره تقل مدکن در باسی هولرد بن وکی پاکتخت خواه در باسی دهوک بن در باسی ترکیه بن یک کس ناید گرتن اوه مانگان روژه و سلیمان یک کامرانه فرمو کامره وکی چی دید؟ چی ما پیشیا و ناید هل گرتن؟ لیره یکی کپی پوزی یکی ترک دیتا خوین کرن 200 کس با کوری تینا گرتن بن چاف کرن فرمو اوه دو روژه هم بنده و چاورنه حکومت لیره ریوبریا لیره چی ما بیدنگه چی ما کره چند کس گرتینه بن چاوان ایدی دست وقت پولیتیکای خریش بردن ام ایوی قبول ناکن بلا دمل دست ریوبرین و باجره حکومت اگر حکومت اگه هیا بلا هم دنگی و ببین صوتی و ببین بلا درکه و بلا داخویانی بده چی لیستو که بسته هم ایدید بشین بسته